لەگەڵ هێرشی قەوارەی زاوێنی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران ڕاستەوخۆ نرخی دۆلار و دیناری عێراقی بەرامبەر باتومەنی ئێرانی گۆڕانکاری بەسەردا هات. ڕۆژی پێنجشەممە هەر 100 دۆلارێک 8 ملیۆن و 400 هزار تومەن بوو، بەڵام ئەمڕۆ بۆ 9 ملیۆن و 500 هزار تومەن برز بۆوە. لە بەرامبەردا نرخی دۆلار ڕۆژی پێنجشەممە بۆ هەر 100 دۆلارێک 141 هزار دینار بوو، بەڵام ئەمڕۆ بۆ 145 هزار دینار برز بۆتەوە. بەرەقە بە 141 و تقریبا 300 بوو لەو ڕۆژەوەی کە ئەو کێشە دروست بووە تا ئەمیارە عەزی 50 شوو بەس یاریەکە، ینی بۆرسەش نییە کە بۆرسەش نییە، ینی سعری ڕسمی دیار نییە لە هەولێر چەنە، بەس هەر کەسێک بە فرۆشتنی خۆی ئەفرۆشێ، ینی بە عەز و تەڵەبە خەڵکەیە پێویستێتی مەجبورە بکرێ بە 46 بێ بە 46.5 بێ مەجبورە، یان هەیە ئەوێ بفرۆشێ بە ڕوبعێکم بە 500 دینار کەم ئەفرۆشێ ئەکرێ بۆ دەگرێتەوە بۆرسە نیە. مرۆژ خەڵک بازاری ڕەشە بۆی بکرێ وەرەقەی 1000 دینار زیاتر ئەفرۆشێ لە بەرۆی ئیسفادە زیاتر بکە. ڕۆژنامە نووسێکی ئابووری دەڵێ بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی دۆلار پەیوەندی بە زیادبوونی خواستەوەیە لەسەر دۆلار، بە تایبەت لە ئەگەری تێوەگلانی عێراق لە شەڕ و ئاڵۆزیەکان مەترسیەکانیش بۆ سەر دینار زیاتر دەبێت. ئەوەی هەیە تاوکو ئێستا لە عێراق تەنها ئەوەیە خواز لەسەر دۆلار زیاد بوو بەهۆی ئەم شەڕانەوە، چونکە هەر کاتێک شەڕ و ئاڵۆزی زیاد بێت عوملەی قورس لە عێراقدا خواستی لەسەر زیاد دەبێت، هەم زێر هەمیش با بڵێن دۆلار، ئەمە هاوتەری پێکەوە بەرز و نزمی پێکەوە دەبینن. بەڵام تاوکو ئێستا لە عێراقدا هیچ کاردانەوەیکی توندیش نەبووە بەرامبەر بە ئیسرائیل و بەرامبەر بە ئەمریکا کە کار بکاتە سەر عوملەکەی و خستنە ڕووی عوملەش لەلایەن بانکی ناوەندی عێراقیەوە بەردەوامە و عێراقیش لە ڕووی عوملەی ئەجنەبیەوە هیچ کێشەیەکی نییە، بەڵکو تەنها پێوەستە بم شەڕەوە پێم وانە ئەوەی تاوکو ئێستا هەیە کاریگەریەکی ئەوتۆی هەبێت، بەڵام لە ڕووی تومەنەوە بەڵێ تومەن کاریگەری ڕاستەوخۆی هەیە، چونکە ئەمە ئەو سزانەی کە لەسەر ئێران هەیە زیاتر دەبێت و ئەمەش دەبێت هۆی دابەزینی عوملەکەی. نرخی دۆلار بەرامبەر با دیناری عێراقی کاریگەریەکی ئەوەتۆی لەسەر نرخی کاڵاوشتومەک و پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتیان نابێت، بەهۆی ئەوەی حکوومەتی ناوەندی نرخی هەر 100 دۆلارێک بۆ بازرگانان بە 132 هزار دینار دەشکێنێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.